هەواڵ ئەنوەر حوسێن با بفەرمێ. پشتی ویژی ئەمێ ناوبەر بوون. پشتی دوای هەواڵ ئەنوەر ئەمێ ناوبەرانی بوون. دوای هەواڵ ئەنوەر برێکێکەکەین بۆ نانی نیوەڕۆ. زۆر سپاس بۆیەوە کاتتان باش. ڕاستیان منەمەوێ لەو شقڵی جیاوازتر قسە بکەم ئەوژەوەیە کە باڵێ لێرە 9 ساڵ پێشتر لێرە ڕێکەوتنێک ئیمزا کرا کە تا ئێستاوە 9 ساڵە ئێمە باجەکەی دەین وە درێژەی هەیەەوە خەونەکانی ئێمە لە ناوە بە. بەڕاستی پرسیارەکەوەیە مەسەلەن ئەوە هەرە وڵاتە زلهێزانە بوون کە وایان کرد مەسەر ئەم پەیمانە جێبێەوە داخوازیەکانی گەلی کورد سەر نەگرێ کە پێم وایە بەشێکی زۆریشی فاکتی ناوخۆیی بووە لە 9 ساڵ پێشتر و پێش ئەوەش بەدەیان ساڵ پێشەوە بەردەوام گەلی کورد لە هەر هەنگاوێکە کە ناوێتی خیانەت لە پشتیەوە بۆ یەکگرتووی نەبووەوە ئینسیجامێکی باش نەبووە. واگەر لەو دەورانەیە زلهێزەکان دەور و نەخشی زۆریان هەبووە بەداخەوە لە حکومەتەکەی جەنابی شێخ مەحموود ئەکرێ بەشێکی فاکتەکان گەلی کورد خۆی بێ و لە حکومەتەکەی شەهید قازی محەممەد بەشێک لە فاکتە ناوخۆیەکان خۆی بێ و قسەکەوەی ئایا دووبارە بوونەوەی ئەم مێژووە محتەمەلە. بەڕاستی ئەمە بەم وێنەی کە لەبەر چاومانە لە لانی کەم لە 30 ساڵ 40 ساڵی ڕابردوو بۆچی ئەگەرێک نییە ئەمە بەردەوام دووبارە بێتەوە بەم حاڵەوە کە ئێستا هەیە. مەسەلەن لە ئەزمموی باشووری کوردستان و ئەزمموی ڕۆژاوای کوردستان هەردووکیان ئێشتا لە بەردەم مەترسی جددیان و بەشێکی زۆر لەمانە فاکتە ناوخۆیەکانن و فاکتە زاتیەکانن. مەسەلەن ئەمە ئەکرێ چۆن تەجربەی لێوەگرێ و چۆن ئەزمون کرێ و چۆن بکرێتە سەر ڕێگای ڕاست و هەر کام لەو هێزە سیاسیانە لێیان پرسی بەشێکی زۆری بەرپرسیارەتەکە ناخەنە ئەستۆی خۆیان کە لە کاتێکا ڕێک پێچەوانەکەی ڕاستە و ئەم هێزە سیاسیانە لەم بارودۆخانەی کە هاتوونە پێش بەرپرس بوون. دیقەت بن ڕۆژانە درۆن گەریلا کوژێ ڕۆژانە تەیارە کۆمەڵە و دیموکرات دەکوژێ چێ لە پشتی ئەمانەوەیە. لە 2013 کۆنگرێنەتەوەی بۆ ساز نەبوو یعنی ئەبوو یەکێ لە مەرجەکانیەوە بوو نوێنەرانی ئێران و تورکیا بێن لە پێشەوە دانیشن بە چه حەقێک کە بەشێک لەوە ناڕازی بوون حەق نەبوو چونکە ئەسلی کۆنگرەکە بۆ بوو کە ئێمە لەبات دەست ئەوان دەربازمان بێ نەک ئەوان بێن قسەی خۆیان بکەن نەک ئەوان بێن تەسەڕوف بەسەر کۆنگرەکەەوە بکەن وە چێ بێ و چێ نەبێ. گرفتەکەوەیە کە ئەم هێزە سیاسیانە لە هەر چوار پارچەی کوردستان کە من ڕیز بەدنیم کردووە 144 حیزبی سیاسی لە کوردستان هەیە چەندیان لێرە مەوجودن و چەندیان لە 100 ساڵی ئەم کۆنفرانسەیە وجودیانە بێ و حزوریانە بێ قەیناکە ناکۆکن لەگەڵ ڕەنگ و بۆن و ئەیدۆلۆژیای ئێرە یا هەر شوێنێک بەڵام خۆوانەتوانن بە ناکۆکیەکانیانەوە لەسەر لانی کە مافەکانی گەلی کورد لەسەر ئەوەی کە ئەم ئەزمونە شکستی خواردوە لەسەر ئەوەی کە ئەم خیانەتە کراوە لانی کەم ڕێک بن خۆوان هەموو ئامانج و دروشمەکانیان ئەوە نییە با قسەیەکی تر بکەم مەسەلەن ئەگەر لە لۆزان گەلی کورد زۆر زەعیف و داما بوو لەو کاتەیە و وڵاتانە زۆر زلهێز بوون لەسەر کەلاکی ئیمپراتۆرەتی عوسمانی دیسان بارودۆخ ناوچەکەیان دابەش کردەوە باشە خۆ لە دوای ڕوخانی دیواری بەرلین کورد زۆر لەو دەمە بەقوتر بوو بۆچی شوێنێکی نەگرت لە دروستبوونی 15 کۆمەڵەیەکێتی سۆڤێت 7 کۆمەڵە یوگسلافیا بەشێکی زۆر کۆماری تازە بۆچی شوێنێکی نەگرت بۆچی لە دەورانی ئەریتریا لە ئەسیوپیاجیا بۆ تەیموری خۆرهەڵات دروست بوو شوێنێکی نەگرت دەست خۆش هەواڵەنە یەک دقە بۆچی لە دوای پرۆسەی ئازادی ڕوخانی بەعسەوە نەیتوانی بێ بەدەوڵەت بۆچی لە ڕووداوەکانی بەهاری عەرەبی نەیتوانی بەدەوڵەت هەموو ئەوانە هەر زلهێزەکانن بە نەزەری من هەمووی هەر ئەوان نین
و ئەگەر ئەوان بنگلەیەکیان لەسەر نییە لەگەڵ دژایەتی و دوژمنایەتی و قەتڵ و عام و ڕێکەوتنێکی تری لۆزان و لۆزانی تر ئەم وڵاتانە بەڵام قسەکەوەیە تا پشت لە ئێران و تورکیا و عێراق و سووریا نەکرێ بەڕاستی ممکن نییە بارودۆخی گەلی کورد باشتر بێەوە مافەکانی بگا و نابێ هێندە خۆشحاڵانەش پشت بە ئەمریکا و بە بەشێ لە وڵاتانە هەڵواسێ. زۆر سپاستانەکە. زۆر سپاس هەواڵەنوەر.